ساڵتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێش نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کوردستان و کرماشان، گیر خواردنی زیاتر لە 200 کۆڵبەر لە بۆسە هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسوود، هێرشی هێزامنیەکان بۆ سەر ماڵی نازی لە معروفیان لە چاران، دەست بە سەرکردنی لاوێکی خەڵکی پیرانشار لەلایەن ڕژیمەوە، گیانلەدەستانی سێنزەها وڵاتی کورد لە شژمانگی یەکەمی ساڵی 2023، خۆپیشاندانی ژنانی ڕۆژاوای کوردستان دژ بە دەستدرێژی سەکسی بۆ سەر منداڵان و سەپاندنی تۆمەتی نوێ بەسەر مەریەم ئەکبەری منفەرێت و بانکشتی سپیزە قۆڵیان. درێژە هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە کوردستان و کرماشان. ڕۆژی سێشەممە 13 مانگی پوشبەر خانشینکراوانی کەشوەری لە پارێزگاکانی کوردستان و کرماشان هاوکات لەگەڵ ئۆستانەکانی فارس، یەزد، ئەردەبیل، خۆراسانی ڕەزەوی، خوزستان و قەزوێن دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی کەشوەری هەر حەوت و دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەت کۆ دەبنەوە و جاوازەکان هەغدەست و مەزای دووەخراوەکانیان بڕواتە سەرەوە گەڵاڵی هاوسانسازی جێبەجێ بکرێت و بیمەی جەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان دابین بکرێت. گیرخواردنی زیاتر لە 200 کۆڵبەر لە بۆسەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسوود. ماوەی زیاتر لە 24 کاتژمێرە نزیکەی 200 کۆڵبەر لە بۆسەی هێزەکانی هەنگی مەرزی لە بەرزایەکانی چەیچەی هەورامان گیریان خواردووە و دەستیان بە خۆراک و ئاو نەگەیشتووە. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز لە دوێنێ دووشەممە 12 پوشبەڕی ساڵی 1402 زیاتر لە 200 کۆڵبەر لە ناوچەی سنووری تەتا کەوتونەتە بۆستەی هێزە حکوومەتیەکان و نەبۆیان هەیە لە سنووری هەرێمی کوردستان تێپەڕ بن و نابگەڕێنەوە شاری نەوسوود. بە پێزانیاریەکان کۆڵبەران 24 کاتژمێرە دەستیان بە ئاو خۆراک نەگەیشتووە و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی خێزانەکانیان. جێگای ئاماژەیەکە زۆربەی ئەو کۆڵبەرانە خەڵکی شارەکانی جوانڕۆ، سەلاسی باوەجانی و پاوان. هێرشی هێزەمنیەکان بۆ سەر ماڵی نازی لە معروفیان لە چاران. بەیانی ڕۆژی سێشەممە 13 پوشبەر هێزەکانی وەزارەتی ئیسلاحاتی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ماڵی نازی لە معروفیان، ڕۆژنامەوانی خەڵکی سەقز و هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیان لەگەڵ خۆیان برد. بەپێ راپۆرتەکان هێزەکانی ئیسلاحاتی ڕژیم بە نازیلایان ڕاگەیاندووە ئەبێ ڕۆژی شەممە 17 پوشبەر خۆی بە دادسەرای ئێڤین بناسێنێت. نازی لە معروفیان لە ڕەوتی ناڕزایەتیە جەماوەریەکانی 1401 و پاش وتوێژ لەگەڵ باوکی ژینە ئەمینی دەست بەسەر و بە 2 ساڵ زیندان مەحکوم کرا. ناوبراو لە بەرواری 19 بەفرانباری 1401 پاش 72 سەعات بەندکران بە دانانی وەسێقەی 600 ملیۆن تمەنی لە زیندانی خەرچەکی وەرامین ئازاد کرابوو. شایانی باسەکان نازی لە ڕۆژی 12 پوشبەر لە ئەکاونتی تویتەری خۆیدا ڕەخنەی توندی لە یاسای دژەژنی کۆماری ئیسلامی دەربڕی و داوای لە ژنان و هەموو خەڵکی ئازادیخوازی ئێران کردبوو نەترسن و بەسەر هاسەکانیان بۆ ڕایگشتی باس بکەن. دەست بەسەرکردنی لاوێکی خەڵکی پیرانشار لەلایەن ڕژیمەوە. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 13 پوشبەڕی 1402 هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی پیرانشار لاوێکیان بە ناوی موحسین عەزیزی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بەپێ راپۆرتەکان موحسین عەزیزی خەڵکی گوندی گەزگەسکی پیرانشارە و بەبێ هیچ بەڵگەنامەیەکی دادوەری و یاسایی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەرکراوە. تاکو و کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و چارەنووس و شوێنی ڕاگیرانی لەبەردەستانیە. گیانەدەستانی سێنزەها وڵاتی کورد لە شژمانگی یەکەمی ساڵی 2023 بە پشبەستن بە ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی شژمانگی یەکەمی ساڵی 2023دا لانی کەم 20 بەندکراو لە زیندانەکانی ئێران گیانیان لەدەستاوە
کە 13 کەسیان واتە 65% کۆی گشتی حاڵەتەکان کورد بوون. بە پێم راپۆرتە جگە لە 13 بەندکراوی کورد لانیکەم 4 بەندکراوی بەلوچ لە بەندیخانەکانی زاهیدان، زابۆل و گۆڵستان گیانیان نەدەستاوە کە دەکاتە 20% هەموو حاڵەتەکان. هەروەها لانیکەم 3 بەندکراوی خەڵکی گەچساران، کوهدەشت و تەورێز لە ماوەیەدا لە بەندیخانەکانی ئێران گیانیان نەدەستاوە. لە کۆی گشتی ئەم 20 بەندکراوە 4 بەندکراو لە ژێر ئەشکەنجەی هێزە حکوومەتیەکاندا گیانیان نەدەستاوە و 7 بەندکراویان بەهۆی نەخۆشی و نەگواستنەوەیان بۆ ناوەندە دەرمانیەکان گیانیان نەدەستاوە. 3 بەندکراوی دیکەش بە هۆکاری گوماناوی وەک ژاراوی بوون گیانیان نەدەستاوە. هەروەها لە شەڕ و تێکەڵچوونی نێوان بەندکراوانی بەندیخانە 4 بەندکراو کوژراون. چوونە سەرەوەی ئاماری توندوتیژی چەکدارانە لە پارێزگای کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو ئاماری توندوتیژی چەکدارانە بەهۆی خراپی دۆخی تەندروستی جەرونی لە پارێزگای کرماشان بە ڕادێکی بەرچاو چۆتە سەرەوە و ڕۆژ نییە کەس یان کەسانێک با تێکەڵچوونی چەکداری نەکوژرێن. بەپێی راپۆرتە ڕۆژی 12 پوشپەڕی ئەمساڵ 3 هاوڵاتی لەسەر لەوەڕگەی ئاژەڵەکانیان لە ناوچەیە میان دەربەندی سەر بە شاری کرماشان کوژراون. لە هەواڵێکی دیکەدا 2 بنەماڵە لە ناوچەی جەلالوەندی سەر بە شارستانی کرماشان بەهۆی ناکۆکی تێکەڵچوون و بەهۆیەوە 4 کەس گیانیان نەدەستاوە. لە هەواڵێکی دیکەدا 10 ڕۆژ لەوە پێش لە شارستانی سەحنا بەهۆی شەڕ و مەرافعە نێوان 2 بنەماڵە 3 کەس کوژراون کە کێشەیان لەسەر فرۆشتنی بەرهەمی باخی گێلاس بووە. لە ڕووزاوی 4دا هێرشبەرێک بە چەقۆ و تەوەردەست براکەی خۆی کوشتووە و ڕایگەیاندیوە کە براکەی بەنیازی کوشتنی بووە و ئەو پێشدەستی کردووە. راپۆرتێک لەسەر دۆخی نیشتەجێبوونی هاوڵاتیان لە کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو ئاماری حاشیەنشینی و نیشتەجێبوونی هاوڵاتیانی هەژار لەو ناوچانەی بەناو بافتی فەرسوودە ناسراون بە ڕێژێکی بەرچاو چووەتە سەرەوە. کۆی گشتی جەمعیەتی پارێزگای کرماشان 2 ملیۆن کەسە و لەو ڕێژەیە 1,150,000 کەس لە شاری کرماشان نیشتەجێن. 56% جەمعیەتی ئۆستان لە شاری کرماشان نیشتەجێن، واتە 88% جەمعیەتی شارنشین لە ئۆستان لە شاری کرماشان و 12% جەمعیەت لە گوندەکان ژیان بەسەر ئەبەن. 13 گەڕەکی حاشیەنشین لە کرماشان بوونی هەیە، 36 گەڕەک کێشەدارن و 400,000 کەس لە جەمعیەتی ئۆستان لە خانووی نائستاندار نیشتەجێن. خۆپیشاندانی ژنانی ڕۆژاوای کوردستان دەست بە دەستدرێژی سەکسی بۆ سەر منداڵان. ڕۆژی سێشەممە 13 مانگی پوشبەڕ ژنانی ڕۆژاوای کوردستان لە ناڕزایەتی بە دەستدرێژی سەکسی هێزە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا بۆ سەر منداڵێکی کەش خۆپیشاندانیان کرد. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا فەرماندەیەکی هێزە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە شاری ئافرین دەستدرێژی سەکسی کردە سەر کچێکی تەمەن 13 ساڵ و ئەو کردەوەیە نەفرەت و تووڕەی خەڵکی لێکەوتەوە. ڕۆژی سێشەممە ڕێکراوی سارا و کۆمیسەی شلێر چەند کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بەو کردەوە جنایەتکارانە بەڕێوەبردوو زاوای لە سەوابی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد تاوانباران سزا بدەن. پەیامی ئارمین ڕۆستەمی برای هەمیشە زیندوو ئایدا ڕۆستەمی بۆ کۆمەڵگای ئێران. ئارمین ڕۆستەمی برای گیانبەختکردووی ڕێگەی ئازادی دکتۆر ئایدا ڕۆستەمی لە پەیامێکی ڤیدیۆیدا بۆ ڕۆژی 25 پوشبەڕ ڕۆژی لەدایکبوونی خوشکەکەی داوای لە کۆمەڵگای پزیشکی ئێران کرد خزمەتی بێبەرامبەر پێشکەش بە خەڵکی ئێران بکەن. ئارمین ڕۆستەمی لەو پەیامە ڤیدیۆیەدا ڕایگەیاند داوا لە کۆمەڵگای بەڕێزی پزیشکان دەکەم بە یادی ئایدا بە هەر شێوەیە کە دەکرێت خزمەتگوزاری پزیشکی بێبەرامبەر پێشکەش بکەن. داوا لە خەڵکی بەڕێزی ئێران دەکەم کە بەشێک لە تێچووی دەرمان بۆ نەخۆشە کەم جەهاتەکان لە ئەستۆ بگرن یان بە یادی ئایدا زەردەخەنێک بخەنە سەر ڕوخساری منداڵانی کار.
سەپاندنی تۆمەتی نوێ بەسەر مەریەم ئەکبەری مونفەرید و بانکشتی سپێدە قوڵیان. دوای تێپەڕبوونی 13 ساڵ و نیو لە سزای 15 ساڵەی مەریەم ئەکبەری مونفەرید، ناوبراو ڕۆژی شەممە دەی پوشبەڕی 1402 بەبێ مۆڵەت گوازرایەوە بۆ داواکاری گشتیەڤین و بە 5 تۆمەتی نوێ تۆمەتبار کرا. هەروەها سپێدە قوڵیان لەسەر سکاڵای ڕۆژنامەوانێک بانکشتی دادگا کرا. سپێدە قوڵیان کە تەنیا چەند کاتژمێرێک دوای ئازادکردنی جارێکی دیکە دەست بەسەرکرا بوو، بە سوکایەتیکردن بە ڕێبەر تۆمەتبار کرا. ناوبراو بڕیارە ئەم جارە لەسەر سکاڵای ئامینە سادات زەبیحپوور، بازجوو خەبەرنگاری کۆماری ئیسلامی ئێران دادگایی بکرێت. سپێدە قوڵیان بە بڵاوکردنەوەی پەیامێک لە زیندانەوە ڕایگەیان کە لەم دادگایە ئامادە نابێت. پەسەندکرانی ئەنجامەتی ئێران لە پەیمانی شانگهای. ڕۆژی سێشەممە 13 پوشبەر کۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئەنجامانی پەیمانی ئابووری ئەمنیەتی شانگهای وەکو ئەنجامی نوێ بە فەرمی ناسێندرا. دووە هەواڵ چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی هێرشی ئیسرائیل بۆ سەرکەرانەی باختەری. ڕۆژی سێشەممە 13 پوشبەر ئەرتەشی ئیسرائیل بۆ سێهەمین ڕۆژ بەردەوام بوو لە هێرشەکانی بۆ سەر دانیشتوانی ئوردوگای فلستینیەکان لە شاری جەنین لە کەرانەی باختەری چۆمی ئوردون و بەهۆیەوە ئاماری کوژراوەکان گەیشتە 10 کەس و زیاتر لە 100 کەسی دیکەش بریندار بوون. نزیکەی 18,000 فلستینی لە ئوردوگای جەنین ژیان بەسەر ئەبەن و هێزەکانی ئەرتەشی ئیسرائیل لە ڕۆژی یەکشەمەوە بە بیانووی بەرەنگاربوونەوەی تیرۆر هێرشیان کردوێتە سەر خەڵکو و شەڕ و پێکدادان هاتوۆتە ئاراوە. پاش 3 ڕۆژ گرژی و ئاڵۆزی 10 فلستینی گیانیان نەدەستاوە و 100 کەسی دیکەش بریندار بوون. لە وەڵامدا هێرشبەرێکی فلستینی لە شاری تەل‌ئاڤیڤ بە ئۆتۆمۆبیل و چەقۆ هێرشی کردە سەر شارۆمەندانی ئیسرائیلی و 8 کەسی بریندار کرد. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بن.